ئێمە کەسێکمان لێمە دووە حەزەکەم شەوان لای بخە وەکو وەسیەت خۆی ناو بە ناو ئایا گوناحبارە بم لە قەبرستان لای بخەویت؟ بەڵێ یعنی وەسیەتی کردووە وەرن بۆ قەبرستان لە تەنیش قەبرەکەمەوە بخەون؟ ڕەفیق من بۆ وەرەم ڕسمەیەکە لەسەر تیکتۆکەکەمە وتی ئەگەم مردم شەوان سرم دێ بدە اینجا من وەک خودی خۆم حەزەکەم لایشی بخەوم یعنی ئەوە نا یعنی خۆشەویستیەکەمان لە ڕادە بەدەر بوو. لا حول ولا قوة إلا بالله إنا لله وإنا إليه راجعون. قربان لا شرينكم لروي طاعات وعبادته وباش بو وەڵای کەسێ باش بوو سپاس بۆ خواوە جێگای شانازیە جێگای دڵخۆشیە بۆ من نوێژێکە یعنی گیان بەڵێ بەڵێ سپاس بۆ خوا سپاس بخوا. برا شرينكم وەسیەتەکەی ئەو برایە جێبەجێ ناکرێت بە هیچ شێوازێک بۆ تۆش دروست نییە بڕۆی لە قەبرستانە بخەوی لە تەنیش قەبرەکەیەوە. ئەمە حاڵەتی یەکەم. حاڵەتی دووەم ئەو لە ئێستایە ئەگەر تۆ هەموو شەوێ بڕۆی باوش بە قەبرەکەیە بکەی باوش بە کێلەکەیە بکەی بەتانی بەری و لەگەڵ یا بخەوی ئەو هەستی پێ ناکا برای شرینم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من وەکو وەسیەت خۆی وەکو سەبوریەکە بەدڵ خۆما بێ جێبەجێ ناکرێت قوربانگیان وەسیەتەکەی باتڵە و جێبەجێ ناکرێت بە هیچ شێوازێک. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کاتی ئینسانی مسلمان لە قەبرە جوابی سێپرسیارەکەی دایەوە خوای گەورە فەرمانەکات فەرشێ لە بەهەشتەوە بێنن بۆی داخن و دەرگایەکی بەهەشتیشی بۆ بکەنەوە لە بۆن و بەرام و خۆشیەکانی بەهەشتیشی بۆ دێ. ئەنجا ئەڵێ لە ژوور سەریەوە کەسێک دائەنیشێ لەگەڵیا حەسەن الوەجهی دەموچاوی زۆر زۆر جوانە. ئەڵێ ئەو کەسەی کە مردووە لە گۆڕەکەی و جوابی پرسیارەکانی داوەتەوە پێ ئەڵێ وەڵڵاهی تۆ کەسێکی زۆر جوانی یعنی باوەڕ ناکەم تۆ کەسێکی خراپیت تۆ چیت؟ ئەڵێ ئەنا عەمەلوکە صالح من کردەوە چاکەکانتم خوای گەورە کردەوە چاکەکانت بۆ کاتە کەسێکی ڕوح لەبەر کەسێکی جوان سیمایەکی جوانی ئەداتێ بۆی لەگەڵ تابێ ئونسەتی قبرت لە بیرتەوە چێت. کەواتە ئینسانی مسلمان لە قبرا بەتەنیا نییە کردەوە چاکەکانی ئەبن بە ئینسانێکی جوان لەگەڵ یا ئەبن تا ڕۆژی قیامەت تا ئەو کاتیکەوە دنیا تێکە چێ و خۆی پەروەردگار هەمومان زیینەوە کاتەوە. بۆیە برای شرینم دوعای خێر بۆم برایەت بکات بۆم برادەرت بکە سەدەقاتی بۆ بکە هەوڵدا دەرس وانە لە ژیانی لە مردنی ئەم برایەت وەرگرە. ئەم برایەت کە مرد بەخوا تۆش ئەمریت ئینەکە مەیت و ئینەهم مەیتون هەمومان ئەمری. مامەسایگیان توش قساگەی بە قوربانە بم من هەر وە خودی خۆم حەزەکەم یەک شەوێ بڕۆم وەک وەسیەت ئەو ئەگە گوناحبارە بم ئەوە ناڕۆم ئەگە بۆ یەک شەوێکیش. ئەوەلەن قوربانگیان هەموو کەسێک تەحملی قەبرستان ناکات جەنابەت ڕەنگە بڵێ ئەمەنە خۆشم حەزەکەی هەموو تەمەنم لە تەنیشتەوە بەمەسەر ئیسایا لێ ناوێرم یا خۆەکەم یا شتێ من خۆم بە بسوورمانە زانم کام شوێنەی خسام ناکە من خۆی گەورە ناسم خۆی گەورە پەرستم باوەڕکە مامەسا ئاەت هەیە ئەی خوێنم بەیانات پام ناوەتە بان ماران دەمی کدەتەوە نەیتوانێ بدا پێمەوە ئەوزوو بالکەلیماتی لای داماتی من شەڕی ماخەدە. تەواوە برا شرینەکەم تەواوە بەڵام لە قەبرستان چیەکەی ئەلا فەزوروها فإنها تذكركم الآخرة. تۆ بێ بڕۆی بۆ قەبرستان بیرێ لە خۆت بکەیتەوە بیرێ لەو هەموو تاوانەت بیرە لەو تەمەنەت بکەیتەوە خوایە من بەچی بەزایەمدا نەک بڕۆی بەتانیە بەرید لەگەڵ گۆڕێکا بخەویت. ئەمە هیچ مانایەکی نییە قوربانگیان و ئەو وەسیەتە وەسیەتێکی باتڵە. هەر وەسیەتێک کە یعنی لە شەرع جێگەی نەبێتەوە باتڵە جێبەجێ ناکرێت قوربانگیان و ئەومەش مانای ئەوە نییە کە تۆ برادەرەکەی خۆت خۆش نەوێت. بۆیە بڕۆ سەدەقات و خەیری بۆ بکە دوعای خەیری بۆ بکە و شوێنی بەرنامەکەی ئەڵڵا بکەوە جەلە جەلالوه و ئەو کەم و کوڕیانیکەوە هەت بووە لە ژیاندا خەلەلێک لەگەڵ خوای سوبحانه وتعالى هەمووی سافکە حیساباتت سافکە لەگەڵ خوای پەروەردگارە ئەوە وەفایە بەرامبەر بە ڕەفیقەکەت.